دەم باش ئەبزان نەهادا خۆنیشاندان شارە زۆر کیڤە گەشتنە خۆنیشاندان تێنکردن ناینکردن بەڵام کاتتان باش دواوێک ئەمڕۆ سەر لە بەیانی ژمارێک لە مامۆسایان و فەرمانبەران لە پارکی ناری لە قەزای شارە زۆر خۆپیشاندانێکی هێمنانەیە ئەنجامدا لەوێت دوای نیو کاتژمێر کۆتایی خۆپیشاندانەکان هێنا بەڵام ژمارێک لە هاوڵاتیان ڕێڕێی خۆپیشاندانەکان گۆڕی بەرەو بارەکەی پارتی دیموکراسی کوردستان بارگەی پارتی دیموکراسیان بەرباران کرد چەندەش لە شەوی ڕابردووە ئەو بارگایە دراوەتە دەست ئاسایش و پۆلیسی ناوچەکە خۆپیشاندەران سوور بوون لەسەرەوەی کە بیناکە بسووتێنن بەڵام هێزانیەکان نیان هێش کە خۆپیشاندەران زۆر نزیک بنەوە لە بارگاکە دوای ئەوە کەزانیان ناتوانن بچنە ناو بارگای پارتی دیموکراسی کوردستانەوە ڕێڕێی خۆپیشاندانەکان گۆڕی بەرەو بارگاکانی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و حیزبی شوعی کە چەند مەسێک لە بارگای پارتی دیموکراسی کوردستانەوە دوورن لە پێشدا بەربارانی بارگای پارتی یەکگرتووی ئیسلامیان کرد و داوایان کرد کاربەردەستانی ئەو بارگاکە خۆیان ئاڵا و تابلۆی بارگاکە بێنە خوارەوە بۆی خۆپیشاندەران بەربارانی بیناکە نەکەن دوایەوەی کە ئاڵای بارگای یەکگرتووی ئیسلامیان هێنا خوارە و چوونە سەر بارگای بزوتنەوەی گۆڕان و حیزب شوعی و کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. باشە بە هیچ گرژی و ئاڵۆزیەک ناوبەرە هێزن ئەمنی و خۆنیشاندەراندا دروست بیە هەتانوها؟ نەخێر تا ئێستا هیچ گرژێکی وا دروست نەبووە بە خۆپیشاندەران لە پێشدا بەهێمنی داواکەن کە کاربەرستانی بارگاکان خۆ بە دەستی خۆیان ئاڵاکانیان بێنە خوارە بۆ ئێمان ناچار نەبن بەربارانیان بکەن. ئێستا خۆپیشاندەران بچوونەتە سەر بەردەم بارگای کۆمەڵی ئیسلامی داواش لەوانەکەن ئەوانیش بە هەمان شێوەی حیزبەکانی تر تابلۆ ئاڵاکانیان بێنە خوارەوە. سەبارەت بارگەهێن حزبی هەگەر مەوێت ئەم سەرواش باغن چما ترسێک سەر بارگەهێن حزبی هەیە لەوێ دەپەرەیانە یا پاراستینە بڵێن جگە لە ئەو کادیرانی خۆیان کە هیچ هێزێکی تری ئەمنی لە دەوروپشتی بارگاکانی هیچ هێزێکی تر نیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان چکەوان لە شەوی ڕابردووە تۆڵیان کردو ئێستا هێزێکی ئەمنی ئەوێ پارێزێت بەڵام ئەمێ ئاماژە و کەم سەرڕایەوە کە ئەمڕۆ با بڵێن شووە قایمخام و بەڕێوەبەری ناحیە و ژمارەیەکی تر لە مەسئولی فەرمانگەکانە و لە هێزێکی ئەمنی پۆلیس و چالەکی مەدەنی لە دەوروپشتی هێزن ئەمنی ئاسایش و پۆلیسن یان هێزن ئەمنیش کێ پێک هاتینە؟ هێزی ئەمنی پۆلیس و ئاسایش و چالاکی مەدەنی با بڵێن لە دەوروپشتی قایمخان مەدەنیە؟ بەڵێ 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 سپاس بۆ پێم نرمە عومەر